ترسی کەمکردنی دەنگەکانیان بە جۆرێک کاریگەری کردوتە سەر حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان دەیانەوێت بە چاوسورکردنەوە لە هێزە ئەمنیەکان و کۆپیکردنی کارتی دەنگدانیان و سوێن و تەلاق خواردن بە پێشمەرگە بۆ ئەوەی دەنگ بەلایانی تر نەدەن و دروستکردنی چەندین سیناریۆی تری بێ بنەما دەنگ کۆ بکەنەوە بەڵام ئەو کارانە هێندەی تر حیزبە دەسەڵاتدارەکان لەلایەن هێزە ئەمنیەکان و هاوڵاتیان ناشرنتر دەکات و سوورتریان دەکات لە گۆڕینیان بە زۆری بە هەتا هێواری برێ کاکە تەلاق دە جارانیش برێ تەلاقم کەتی بێتن ئەمن میسانن ئاوا هیچ بە خەمی نەبێتن یەقینی هەبێتن تەلاقەکەی نەکەتیە و بەقموش بە هیچ شێوازێک گۆڕانکاری بەسەر ژیانی نێوان ژن و مێردایەتەکەی دانایە. زانایەکی ئاینیش فەرمانبەران و پێشمەرگە و هێزە ئەمنیەکان دڵنیا دەکاتەوە ئەگەر لە جیاتی جارێک 10 جار تەلاقیان پێ بخۆن بۆ ئەوەی دەنگ بە حیزبە گەندەڵ و فاشیلەکان بدەن تەلاقیان ناکەوێت داواش دەکات هاوڵاتیان دەنگ بە کەسی خواترس و بە ئەزموون بدەن. تەلاق بە زۆری پێخواردن یان بە وەرەقە پێخوێندنەوە بە ناوی ئەوەی کەوە بڵێ تەلاقم سێ بە سێ کەتە بێتن ئەگەر ئەمن دەنگم نەدابووی بە فلانە کەسی ئەم جۆرە تەلاقە ئیکراهە لە شەرعدا هیچ ئیعتیبارێکی بۆ ناکرێ هیچ وەزن و نرخێکی نییە لەبەرەوەی ئەم تەلاقە ناکەوێتن جمهوری هەموو عولەمای فوقەهایانی ئیسلامی ڕەحمەتی خوان لێبی تێک ڕای مەزهب شافعی تێک ڕای مەزهب مالیکی تێک ڕای مەزهبی حەمبەلی هەر سێکیان متفقن لەسەرەوەی لەگەر زۆرینەی زانان هەمویان دەڵێن تەلاقی بە زۆر ناکەوێتن من دڵنیان دەکەم بۆ باری قیامەتێشکەوە دەڵێم ئەوە فتوایە بۆیان دەدەین 10 جارانیش وەرەقە و تەلاقیان پێ بخوێننەوە یەک تەلاقیان نەکەتووە. ئیفلیس بوون و شکستهێنانی پارتی و یەکێتی لە حکومڕانی هەرێمی کوردستان وەگرتنی ڕێکاری توندی کۆمیسیۆن بۆ ڕێگریکردن لە تەزویر و ساختەکاریەکان کە لە هەڵبژاردنەکانی تر ئەو دوو حیزبە بەو هۆکارەوە ژمارەی کورسەکانیان پێبەرز دەکردەوە و دروستبوونی ئیرادەیەکی بەهێزی هاوڵاتیان بۆ گۆڕینی ئەو دەموچاوانە ترسێشی گەورەی خستۆتە دڵی جووت پارتی دەسەڵاتدار تا ئەو ڕادەی متمانیان بە ئەندامانی خۆشیان نەماوە کە دەنجیان پێ بدەن بۆیە دەیانوێت لە ڕێگای سوێند و تەلاق پێخواردنیان دڵنیا بنەوە کە دەنجیان پێ دەدەن و ئەوانەشی کە دەزانن دژی ئەوان دەنگ دەدەن بە چاوسورکردنەوە و سیناریۆی ناڕاست دەیانەوێت بیان ترسێنن. چاودێرێکی سیاسیش دەڵێت ئەو دوو حیزبە هەموو پێوەرێکی ئەخلاقی سیاسیان بەزاندووە بۆیە هیچ پێوەرێکی ئەخلاقی سیاسی نایانگرێتەوە. ترسیشیان لە چارەنووس ئەوەیە ئەو دەسەڵاتە عیب عارەکانی لە پارەی بلۆکراوی حرام و لە مەلەفی خراپ بۆیە دەترسێت لەو جارەکە ئیرادەی دەولی هەیە گۆڕانکاری زۆر گەورە لە کوردستان ڕووداوە ڕوژ دەدا بۆیە ئەوان کە دەزان تەزویر نمایە ناچار پەنا لە بۆ ئەو ئاخیر ئامرازە ناشیرنانە دەبن کە ئەوەش دادیان نادا ناکرێ من پیوەری ئەخلاقی سیاسی لە بۆ ئەوانە بەکاربین کەسێک کە دزی و تاڵانی لەو میلەتەی خۆی بکە تونای لێبنەی ئەخلاقی سیاسی پێم وایە ئەو شتانە نەماوە نا موەسسات نا سیستەم نا هیچ پێوەرێک. ئەگەر سەیری مێژووی پارتی و یەکەتی بکەن وەکو دوو هێزی دەسەڵاتدار هەر کاتێک بەرژەوەندیەکانیان کەوتوبێتە ژێر مەترسیان لە بەرژەوەندیان بێت ئەوە هێزی پێشمەرگیان بە بیانووی بەرگریکردن لە نیشتیمان تووشی شەڕ کردووە وەکو ئەو شەڕەی لەگەڵ داعشیان کرد کە زیاتر لە 1700 پێشمەرگە شەهید بوون وە زیاتر لە 11,000یش بریندار و کەم ئەندام بوون بەڵام دواتر دەرکەوت شەڕەکەی ئەو دوو حیزبە بۆ بازرگانیکردن لەگەڵ داعش و فرۆشتنی نەوتی بای حەسەن و هاڤانە و عینزالە بوو نەک بەدەستهێنانەوەی نیشتیمان بۆیە پێدەچێ ئەم جارە هێزی پێشمەرگە لەسەر سندوقی دەنگدا و زوڵمی ئەو حیزبانە لەبیر نەکەن و سزایان بدەن وەگوێ بە هیچ سیناریۆکی ناڕاستیش نەدەن دەنگ بەو حیزبە بدەن کە لە خەمی خەڵک و خاکدایە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.